Thank you so much for your... زلية سيف الدين. أياز سليمان ولي. ئەمنیزکی شست قوتابیە وەرگێردن بێ بەرامبەر گەلە کاریکاریان وەرگێرن ئەژ ئێکشوان قوتابیە بووم و فێری زمانی ئینگلیزی بوون و مە گەلێک خۆشی پێی و بوراندن. Live your dreams and believe that you can achieve your goals. إبراهيم. هنگا انگلیش اکسس مایکرو سکولارشیپ و پروگرام خورایی قنصلخانه ئەمریکیە وەکو قنصلخانە ئەمریکی لە هەولێرە و ڕێککەوتنە گەل زانیگا ئەمریکی لە ساڵ 2018 کوشیان سەرکەوتنانە بۆ 2 ساڵان تا 6 قوتابیەکە ژمارەکە قوتابیان پێکهاتە بۆ 6 قوتابیان و بهێنە وێرە بۆ 2 ساڵان خۆراهی فێری زمان ئینگلیزی بم سەردەمێکی سەردەمیانە کە بێژن ژێردەستن مامۆستایان ئەمریکی بووینە. دنيا عمار شاب. لە ساڵی 2008 ئەم میزگەیە لە بەنداری دەربەندیخان دانراوە مەبەست لە دانانی ئەم میزگەیە بۆ پیاوانی ڕەگەزەکانی ئاو و هەوایە و یەکێک لە پێشکەوتووترین جۆرەکانی میزگە لە جیهاندا. لەم وێستگەیە کۆمەڵی ئامێرمان هەیە کە زانیاریەکانی کەشوهەوەمان ئەداتێ لەوانە پلەی گەرمی و ڕادەی شێ بارانبارین بە هەڵمبوون و پەستانی و خێرایی هەوا و پێوانی گەرمی زەوی و ماوە و تینی تیشکی ڕۆژ ئاراستە و خێرایی بە کۆمەڵێ زانیارین کە لەم وێستگەیە دەستمان دەکەوێت. I've come in from New York. I came to the World Economic Forum in 1986, a long time ago, and so it's very interesting for me to return last year and this year. Really, I've been invited for some cybersecurity conferences, and it's really a wonderful opportunity for people to meet face to face. I think that's very important, and compared to a few years ago, there's more companies acting and more politicians planning to act upon that. So let's hope for the better. I would have